ماوەی زیاتر لە 10 ڕۆژە کوڕەکەیان کوژراوە و چاوەڕێی دەستگا ئەمنیەکانن تا هەواڵی دەستگیرکردنی ئەنجامدەرانی ئەو کارەیان پێڕابگەێنن. ئەم خێزانە کوردەی خوورمات و وەکو خۆیان دەڵێن کوڕەکەیان وەرزشوان بووە و کێشە و گرفتی لەگەڵ کەس نەبووە. شوێنی کوشتنەکەی و کاتی کوشتنی پشتیوانی کوڕیان کە دەکەوێتە نێوان دوو بازگەی دەستگا ئەمنیەکان و نزیک نەخۆشخانەی گشتی قەزاکە گومانی لا دروست کردوون و یان وایە کوشتنەکە بەرنامە بۆ داڕێژراو بووە. لا والله أبد ما كيف ما لقل كذا نبوه قطعا بس ما شيء أو بتكبير كل جانا بتكبير تلفون ياكل بيبو توفان كده لقل ذرة بيت الراوة صار سجى تلوين بيك إذا بدي أحتاج سعد ينزل لقل توفان قال جوا ساقيش أدرك ريك ده بين سيل ربع حسابك كل شيء أنا مثل هواي شيء والله لا مشهر همان زانیاریوانی کە خۆیان دەڵێن هەڵەڵێن 3 نەفەرن ئەم قەبز ماوەیان دەرکردووە بێت دەستگیریان بکەین ئێتەوەتا بۆ 12 ڕۆژاچێت نە دەستگیریانەکەن نە ناوەکانیش بە ماڵێن هەر بەنجێک ئێمە بەنجەکەن و تەواو ئەمە هەر ئاشکراشی ناکەن وا بۆ یەچین تایسە هەر ئیتر ئاشکراشی نەکەن هەڵامان لە کەس تۆمار نەکردووە لەبەرەوەی ئێمەش لایەنێکی نەناسراوە ئەم شتێک کردووە ناتوانین لە خۆمانەوە سکاڵا بکەین. بە پێی زانیاریەکان دادوەر فەرمانی دەستگیرکردنی بۆ 3 کەس دەرکردووە کە گومان دەکرێتە و کاریان ئەنجامدا بێت بەڵام تا ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو دۆسیەیە دەستگیر نەکراوە. هاوکات بەهۆی نەمانی دەسەڵاتی ئیداری و ئەمی و سیاسی کورد لە قەزاکە یەکلایکردنەوەی ئەو جۆرە دۆسییانە بۆ کورد قورستر بووە تا بتوانن فشار دروست بکەن و بکوژان دەستگیر بکرێن. وەکو ئاگادارن دوای ڕووداوەکانی 16 دەی 2017 تاکە ڕێگا بوو بکە کورد ئەیتوانی لەو ڕێگەیەوە دەورخۆی بینێت لە دروستخورماتوە ئەوش ئەنجومەنی قەزای دروستخورمات بوو بەداخەوە ئەنجومەنی قەزای دروستخورمات بە بڕیارێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مانگی 11 2009 ئەو کاری ئەنجومەنەکەی ڕاستپارت و وەستانی بەڵام بەداخەوە ئێمە لە دوای ئەو تاریخەمە کورد هیچ پێکەیەکی نییە لە ناو دووزان نە پێکەی ئیداری نە ئەمنینە هیچ پێیەکێکی نییە و ئەو ڕووداوانش کە ڕوو ئەدات و ئێمە هیچ دەسڵاتێکمان نیەتە من هیوادارم کە ئەم ڕۆخڕووی نەوێت ئەو حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی بەغار وەکو کە دووز مەشمولە بە مادەی 140ەوە شێرینە ڕێگا چارێک بدۆزنەوە بۆ چەسپاندنی ئەمن و ئاسایش لە دروستخورمات و بە پێکەی لیژنەی مشتەرەک بە قوات مشتەرەکدان لێرە هەتا بتوانین وەکو کورد لەم شارە بژێن. هەفتەی ڕابردوو کورد لە ڕێگەی یاداشتێکەوە هەڕەشەی هەڵوێست وەرگرتنی کرد ئەگەر بێت و لە ماوەیەکی نزیکدا بکوژانی پشتیوان دەستگیر نەکرێن بەڵام تا ئێستا کە سوکاری قوربانیەکە و کوردی قەزاکە چاوەڕێی وەڵامی حکوومەتن بەڕاگەیاندنی دەستگیرکردنی ئەو کەسانەی کە لەسەر ئەو دۆسیەیە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە. لە دوای 16 ئۆکتۆبەر و سەرباری زەرەر و زیانەکانی بەری کەوتووە پێکهاتەی کورد لە قەزای خوورمات و چەند هەوڵێکی داوە بۆ ئەوەی تەبای و پێکەوە ژیانە نێوان پێکهاتەکانی شارەکە بچەسپێنێت بەڵام ڕووداوەکەی دەڕۆژی ڕابرد و کوشتنی گەنجێکی کورد لەم شارە دەیسەلمێنێت کە دەستێک و هەوڵێک هەیە بۆ تێکدانی ئەو تەبای و پێکەوە ژیانە لە نێوان پێکهاتەکانی قەزاکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خوورمات و